هەر لە منداڵیەوە کەسایەتێکی زۆر بەتوانا بوو، محتاجی دەستی کەس نەبوو، خۆی بەخێوە کرد. پیاوێکی سەرڕاز بوو، قسەی لە ڕوو بوو. مزیشی دایم گەرم بوو، قسەی خۆش بوو، نوکتەکانی هەمیشە ئەیڵێنەوە. یەکێک بووە لە 12 سوارەی مەریوان. کاچۆ شوێنان ممکن نەبوو جڵەوی مەجلیسەکەی ئەگەر بەدەستەوانێ. من خۆم دروست کردووە، منم سلێمانی قەساب. کاتێک ئەلبومی یادەوەریەکانی سلێمانی هەڵدەدەیتەوە، وێنەی زۆر لەو کەسایەتیانە دەبینی کە ڕۆژگارێک بۆ خەڵکی ئەم شارە ئەستێرەیەکی درەوشاوی ڕۆژەخۆشەکان بوون. کاتێک ناوی سلێمانی قەساب دەهێنیت، زەردەخەنە لەسەر ڕوخساری بەرامبەرەکەت دەڕوێ. شاری سلێمانی شارێکی زیندووە بەدەست من و توانی یانی. جا لە هەموو بارەکانە خەڵکی تیا دەرەکەوێ. یەکێک لەو کەسانە بڵین یەکی وەکو سلێمان لەبەرەوەی ئێمە ئێستا تەرکیزمان لەسەر سلێمانە، باسی سلێمانەکەین. سلێمان یەکێکە لەوانی کە توانی لە هەمەلایەنەوانێ باسی کەیت. بۆتە ڕەمزێک وەکو ڕەمزێکی لێ هاتووە تر پتێ و نەتەوێت. من ئەوەی کە پێم خۆشە پێتان بڵێم بەڕاستی سلێمان من لە مناڵیەوەی ناسم، هەرچەندە ئەو لە من گەورەتر بووە، بەتەمەن لە من گەورەتر بوو. جاربەجار چون شەرمانە بوو لەسەر ڕۆژدانە. ئەنجا کۆمەڵی خەڵک هەن لەم شارە هەندێکیان هەیە بە نوکتە، هەندێکیان هەیە بە ئازایەتی، هەندێکیان هەیە بە سەغاوەت، هەندێکیان هەیە بە وەتەنی، هەندێکیان هەیە بە ڕازگۆیی. ئەتر ئەنواع ئاشکالمان هەیە. بە ناخۆشی بە دەنگخۆشی فعلەن بە دەنگخۆشی تیامان هەیە زۆرەوانە. سلێمان هەمەلایەنەیە. زیاد لە 25 ساڵە ئیناسم لە نزیکەوە. ئەو کات کە دوای ڕاپەڕین لە سلێمانی چەند جارێک بە خزمەتی گەیشتوم، پیاوێکی قسە خۆش، پیاوێکی دیارە بەسەرهاتی زۆری دیوە. هەموو ئەو سەرکردایەتی سیاسی کوردستان و پێشمەرگەیەکانی کوردستانی هەمووی دەناسی، چکە لە سەرەتای شۆڕشی ئەیلولەوە و لە دوایش لە دوای 75ەوە لەگەڵ شۆڕشینی و لەگەڵ سۆسیالیست و یەکێتی و پارتی و هەموو ئەمانە بەسەرهاتی زۆری هەیە. سلێمان هەر لە منداڵیەوە دایکی ئەمریخای کرد. ئەوە تۆزێک بوو بەهۆی ئەوەی کە لەگەڵ ئەوەی دایکی نەما خۆشی عەجوول بوو، لەگەڵ ماڵی باوکی زۆر ئیداری نەکرد، زیاتر ڕووی کردە ماڵی خوشکێکی بە ڕەحمەت بێ سەبری خان، مێردی خوشکەکەی قەساب بوو. سلێمانیش لەوێەوە پەروەردە بوو، زۆر تااقەتی لە خوێندنیش نەبوو، وردە بوو بە شاگرد قەساب. وەلحاڵ ژیانی سلێمان ژیانێکی سەخت و ناخۆش و زەحمەتکێش و زۆر ماندوو بوو، بەڵام زۆر بەتوانا بوو. هەر لە منداڵیەوە کەسایەتێکی زۆر بەتوانا بوو، محتاجی دەستی کەس نەبوو، خۆی بەخێوە کرد. پیاوێکی ڕەنگە یەکێک بوو لە کەسایەتی ناسرا و کانی ناوشاری سلێمانی وەکو هەموو بنە ماڵام وەکو خۆشی بۆ خۆشی پیاوێکی چالاک و بەتوانا بووە، پیاوێکی کۆمەڵایەتی بووە، لە هەموو بوارەکان شەکاری کردووە. مەسەلا لە پەنجاکان و ئەوانەدا یەکێک بووە لە یاریچیەکانی ناو یاری سلێمانی و دوای ئەوەش بووەتە پێشمەرگە. لە پێشمەرگایەتیا تا مەسئولی عەسکەری و سەرلەق لە شۆڕشی ئەیلول ڕۆیشتووە و چەندین جار بریندار بووە، ینی برینداری خەتەر لە بەرسەری و دەم و ئەوانەی کەوتووە هەمووی برینداری خەتەر بووە، پیاوێکی ئازا بووە لە ناو شاری شەر وەکو پێشمەرگەی ناوشار چەندین جار هاتوۆتەوە ناوشار. جگە لەوەش لە کاک سلێمان لە ڕووی کۆمەڵایەتی و عەلاقاتێکی فراوانی لەگەڵ هەموو کەسا هەبوو، لەگەڵ هەموو لایەنەکانە. ساڵانی 60ەکان شۆڕشی ئەیلول بە پەیوەندی و پێشوازی گەنجانی سلێمانی تاوی دەسەند. سلێمانی قەساب یەکێک بوو لەوانەی کە لە هاوڕێکانی دانەبڕاو بوو بە بەشێک لە یادەوەریەکانی سلێمانی.
وەختی خۆی وەکێستانە بوو سلەیمانی گەڕەک هەبوو، چوارباغ بوو، وەرخانەقام بوو، شێخان بوو، مەڵکەنی و سەرشەقام بوو. ئەم شوێنانە هەر یەکەی تۆقێک کوڕی گەنجی لێ بوو پێگەی بوو، خەری بوو پێگەی. لەو سەردەمەشا وەزە خراپ بوو. من چوارباخیم، خەڵقی سلەیمانیم. بەس پارتی هەبوو، تاقەتاقەش کاژیکە بوو، ئێمە سەرمانەیە خورا نەتەوەیی بوو. ئیسیفادەمان نەوەی ناکرد. ئیتر من ساڵی 63 بۆ 64 ڕقا قەبزم دەرچوو، لە شارا بووم، پێشمەگەی ناو شار بووم، چوومە دەرەوە. کە چوومە دەرەوە لە مەنتیقەی زڕێز و ئەو قەراخ و ئەم مەنتیقانە مامەوە فترەیەک و دوای هاتبووە بۆ مەنتیقەی شاربەژێر، مەسئولیاتم وەرگرت. ئەو وەختە بیاوتە تۆ مەعاون سەرپەلی دنیای تۆ. ئێمە وەکو هەمووان شانازی پێوە دەکەین و باپیرەی کاک سلێمان یەکێک بۆ لە 12 سوارەی مەریوان بە درێژایی تەمەنی لە شۆڕشەکانە بەشدار بووە و لە شۆڕشی ئەیلولە پێگە و پلەی تایبەتی خۆی هەبووە و خۆشەویستی بەرزانی نەمر بووە و لە هەموو شۆڕشەکانە دەوری خۆی بینیوە. زۆر خۆشەویستی جەنابی مام جەلال بووە، زۆر خۆشەویستی کاک محەممەدی حاجی مەحموود بووە. ئەمان بە درێژایی مێژووی خەباتی کاک سلێمان بەڕاستی بۆ میلەتەکە و بۆ نیشتیمانەکەی بووە. پیاسەیەکی بەر بەلەدیەکەی سلێمانی و دواندنی دوکاندارەکانی ئەو گوزەرە بەسە بۆ ئەوەی تێبگەیت کە چەند تا مەزرۆی قسە خۆشەکانی سلێمانی قەسابن کە وەک خۆیان دەڵێن لەم سەر بۆ ئەو سەری گوزەرەکە هاواری دەکرد و بە هەردوو دەست سەلامی لە خەڵک دەکرد. پڕە دڵ و تەبیعەتێکی زۆر سەیری هەبوو. ئێستا ڕۆژێک بۆ نمونە کوڕێکات بۆ ئەم دوکانی ئێمە وتی بێز ئەحمەد ئێرە کاک سلێمان کامەیە یەتە ئێرەوتم خۆی دانیشت بۆ سلێمان، وتم بۆچیتەوەتی وەڵای ئیشم پێێتی، وتم ئەوەیە. وتی کاک سلێمان من ناوی تویان ناومە تێ گەنجێکی جوانیش بوو کوڕەکە، وتی ئەچم ئەمەلیات دەکەم چاوم چۆرە بێت. دەستی کرد بە گیرفانیا بە گەڵا پێشش گەڵایە وەکە ئێمە دیبێتمان دوایە من ڕۆژێکی عارفە دیم وەرەقەی لە گیرفانا بوو، هەرچێکی بدایە فەقیر حاڵ بوو، لای قەسابێ سێ چوار حیوانی سەر بڕێ بوو، بە وەرەقەیە کیلۆ 2 کیلۆ گۆشتیە. فەقیرێکی دی وەرەقەیەکی ئاوی بڕۆمە فڵان دوکان گۆشت بەرێ. یعنی سلێمان پیاوەتی زۆر کردە زۆر. ئەو کابرایەک بوو فەقیری لەگەڵ فەقیرا بوو، لەگەڵ دەوڵەمەندانە بوو. چەند کەسێک لەم شارە فەقیر بوو نەهات دەستیەگرتن یارمەتیان ئیمکانێتی مەحدودی هەبوو بۆی داناون بە توانای خۆی ئیوا بوو 100,000 و 200,000 و 300,000 بۆ بڕی بۆ ماگانە. لە هەزار ئێستاکانش 5-6 کەسی هەیە هەر ئاوا ماگانە بۆ بڕێتەوە. دوایەوە کاک سلێمان خۆی دروست کردووە، کەس دروستی نەکردو وڵین فڵان حیزب ئەم پارەی یاوتێ شتە یاوتەیە، فڵان کەس ئەمە یاوتێەوە یاوتەیە. خۆی بە زیرەکی خۆی و بە عاقلی خۆی دروست کردووە، گەشتوەتە ئەو پلەپایە و ئەو ئیمکانەتەی کە ئێستا هەیەی. ئێستاش بیرمە یەکەم جار کە برێمەر هات بۆ سلێمان بە جادەی سەلماتی ئەپەڕووین ئاوا سەری کردی ئەو ماکدۆناڵ دەوتم نەخێر مادۆناڵە، یعنی چیتمەوە حاڵە وەزە وایە مادۆناڵە جیاوازە. جا بە سلێمانیشمەوە دەمە هەمبەرگەر نییە، ئەمە شفتەی خڕە. ئەیوە برێمەر وتیتی بەڵام ئەمە خلافی هینە قانونی دەولیە، مەکدۆناڵ ئەمە مارکە موسەجلەیە بێ موافقەتی هەبێ. وتم بەخوا باوکی مەکدۆناڵیش دەرەقەتی سلێمانی قەساب نایە. ئالەوانەی تر بەسەرهاتی زۆری هەیە لە شۆڕشا و لە دەربەدەری و
لە سووریا و لەمانە. هەر مەجلیسێک سلێمانی قەسابی تێدا بێت وەکو سەرچۆپی کێشێک چۆن بە جوڵەی شان و قریوە و دەستۆکەی دەستیەوە سەدان کەس بە دوای خۆیدا پەلکێش دەکات، سلێمانیش بە قسە نەستەق و خۆشەکانی ڕووی مەجلیسەکەی بەلای خۆیدا وەردەگێڕا. سلێمان کاچوە شوێنان ممکن نەبوو سلێمان ئەتە جڵەوی مەجلیسەکەی ئەگەر بەدەستەوانێ قسەیەکە دەبێ سلێمان نەخوێنەوار بوو، یعنی کاڵێم نەخوێنەوە بزەبت نەخوێنەوار بوو، یعنی هیچ نەوع خوێنەواریەکی نەبوو، بەڵام لە باقەتیە و ئافرین پیا و تۆ بەم هەموو بێکەسی بەم هێنەوەتەوانە بگەیتە ئەوەی ڕئیسی حیزبەکان بەبێ ئیستیسنا هەمویانە ئیناسن، تیجارەکان هەمووی ئیناسن، ئەدیبەکان هەمووی ئیناسن، یعنی علاقەی هەیە لەگەڵیانە. لە سووریا بووین تەکسیمان کرد چوینە ماڵەوە، لە ماڵەوانەیە هینیان هانی وەصلی ئاو کارەبایان نای ئاو بوو کارەبا بۆ شتێکوانن سلێمان ئاوا سەیری قایمەکە هیچی لێ نازانێ خۆ نازانێت ڕقەمەکان و چی چیوانەتی لە خۆی بە کابرای وتی نا ئەوە عەدەدەی غەڵەتان لیا و ئەوەتان کرد و ئەوە بۆنە ناکاو کابراش کەوتە شەرحکردن بووی هەموو شتەکانی بۆ باس کرد وتی ئێدە باشە یانی کەواتە باشە کە جەماعەتەکەی هاتنەوە جەماعەتی مقڕ ئەمە هەموو شتەکانی لەبەر بوو وتی کاکە ئەوەنە وەحدەمان بەکارهێنا و پارەکەی ئەوە نێ و ئەموو تسلیمان وتی ئێ بۆ شەرحەن لێ بمۆنگرت الله زۆر پێ خۆشحاڵم کە ئاوات بینم. شتێکی مامزرارە بۆ بژێڕمەوە ئەوە واقعە بەڵام نوکتەش بۆ نوکتە مامزرار جوابی ناروتی وەرن کۆبنەوانەیە کۆبنەوەمانەیە لە شام من نێچێکم لە مؤسسین کە سوێن کورسیان داناوە گوڵیان داناوە شتی زۆر چێک و مێکوانیان داناوە من چووم مامزرار و وتیان هین لێرەیە ڕزای قیادەی قوتریە ڕەفیق حەسەنە نازانێت کە چوو کابرایەک 40 کیلۆ بوو قژی لول زەعیف وەکو ئەم ئەرەتیریانە من قسەم بەگەر نەمزانیەوە وتیانەوە لەسەر خۆ قسە بکە بە ئەوی گوێی لێ نەبێ مامزرار ناشێمەوە نابێ قیادەی کوردی پێی دەدەست و کورد ڕزگارکە تۆ زۆر فعالە وایە کوردم قوربان عەلەقەل سەدام قۆزە سەدام سەری مەنجەرەڵایەتەوە سەلاجاکاتەوە ئەمە بنێری دەوێت ماڵێ ڕاکە دوای فەقیرە منیان پێوە زانی خۆی ئێستا سلێمانی قەساب بە مەبەستی چارەسەری نەخۆشیەک لە نێوان نەخۆشخانەیەکی سوێد و ماڵەکەیدا لە هاتوچۆدایە بەڵام ئەو ئاواتەخوازە بە زووی بگەڕێتەوە شارەکەی درێژە بە ژیانە قەرەباڵغیەکەی خۆی بدات لە زۆزک بووە شەڕێک بۆ شەڕێکی دەستەویەخە کاک سلێمان هەستاوەتە سەر بێ شەڕی کردووە سوود فیشەکێک لێ یاوە لێرە یاوە لێوە دەچوە چەناگەی بردووە ئاساش دیارە ئێرەی کە فیشەکە لێ یاوە چەناگەی بردووە کە دوایی ڕەفیق و برادەر ئەچون بۆ لای برام سلێمان هەیە ئەچێ بۆ لای ئەواناڵە سلێمان شکول لە حەپە کەوتویت ئەو ژەڵێن نەکەوتم لە حەپە دوو ڕۆژگە لەسەرم ڕاوەسە قساکەم
تەدای شتەکانی بۆگەن سەری سێم ڕۆژ کاسنەوە بەلای کاکسلەمان قساکە تێگەشتی جەماعەت هەمووان بەخوا باوکم کاکسلەمان تۆ بە حاتی لە قسە ناکەوی وتمان تاوەی قفڵێک لە دەمیایدی قسەی بۆ ناکرێت کەجی تۆ قسەکردن تازە بووم بە سەرۆکی حکوومەتی ئیداری سلێمانی کاک سلێمان هاتبوو بۆ لام لە مەکتەب نازام کارێکی هەبوو دانیشتین بێکەوە کابراایەک هات بۆ لام کابراایەکە لە ڕووی هینەوە ناسراوە بە زۆر ناسینی من ئەوە لەگەڵی هین نەبوویانی بڵین سەرۆک کۆزێک بوو سەرۆک تیرەیەک بوو ئەو خەلەمانە هاتە ژوورۆ کە کاک سلێمانی دی تۆزە دەموچاوی تێکچوو هەر ئاوا تۆزە قسەی عمومیاتوەمانە و هەر نەئەچۆ مۆزوع منیش وەختم ئەوەنە نەبوو ئەو وایە بچم بۆ کۆبوونەوەیەک وە کارێک سلێمان ئیشەکەی تەواو بوو مەفروض بوو ڕۆ هەر ناڕۆی ئیتر وەختی هینەکە تەواوتی کاکە جان من ئێستا ئەڕۆمە دەرەوە سلێمان پێ دەڵێ خەلفێتی من چی بووە من ڕاستە کۆنە جاش بووم بەڵام وەڵڵی پەیوەندیم لەگەڵ پێشمەرگە بۆ وا بۆ وا بۆ ئەو نییە کە سلێمان وەڵڵی تێگەکەیانە پێکەنین و ئەمانە دەست و دڵیشی زۆر زۆر باش بوو من سەحەتم خراپ بوو سەردانێکی ڕزایم کرد کە چوومە ڕزاییە لەوێ سلێمان لێوە بۆ عیلاجێ کرد کاک عەزیزیش لێوێ بوو یەکترمان دۆزیەوە ئێوارێت چوین لە شوێنێک بۆ نان خواردن بەیەکەوە بووین سلێمانیش ئەو گولەی کە لی دابوو دەمودانی تێکدا بوو بە تەل بۆیان بەست بوو بەس لێرەوە بۆ شایەکە بوو بۆ شۆربا خواردنێک شتێک لەسەر مێزێک بووین سلێمان نەیەش کەسمان قسە بکەین هەرو قسەیە کرد دوسێ جار عەزیز گوتی کاکە ئەم کابرایە ئەم شەو لێرێ بەیانی ئەڕاتەوە نازانمەی بینمەوە یانە تۆ بامیش دووسێ قسە و هەروە بەعزێ سوحبەت و قسە بەیەگوتن و لە پرێکە عەزیز گوتی ئەرێ سلێمان بەڕازە و تەلە خراپ نەبوو لە دەمتا بەرامبەر بەیەک دانیشت بوون مێزەکە سلێمان تۆزێک هاتە پێش ئاگام لێ بۆ عەزیز چەتاڵەکەی هەڵگرت کردی بە تەلێکی دانیا و ڕایکێشە نەکەی منیش دەستم گرت و کاغەزەوە چێکی کۆرەکتی با دەری بێنم جاخۆمە دەری بێنم باشترە لەوە کە گیراوە ئەگەرچی سلێمانی قەساب بە هەژاری و نەداری خۆی پێگەیاندووە و لە خوێندن بێبەری بووە بەڵام ئازایەتی لە پێشمەرگایەتی و قسە خۆشەکانی نێو مەجلیسی سەرکردەکان هۆکارێکن کە کەم سەرکردەی کورد هەیە لە نزیکەوە نەیناسی بێت پیاوێکی سەرڕاز بوو قسەی لە ڕوو بوو بە نیوەی سوعبەت بە نیوەی ڕاستی من دیومە لەگەڵ مام جەلال قسەی دڵی خۆی کردووە بە جۆرێکی وا قەت مام جەلال لێی دڵنیگەران نەبووە لەگەڵ کاک مەسعود دیومە چۆن قسەی کردو باسی بەسەرهاتی خۆی و گلەیەکانی خۆی و گلەی خەڵکی پێگەیانەوە لەگەڵ هەموو ئەو برادان لەگەڵ دکتۆر مەحموود بەسەرهاتی زۆر زۆری هەبوو وەختی خۆی لە سۆسیالیزم بوویەکەوە لەم سیاسەتا و لەم کار و هینانە ئەمانە بەسەرهاتی زۆریان هەبووە وەختی خۆی وابزانم لە زۆزک بووە کە برینار بووە ینی برینارێکی سەخت بووە ماوەیەکی زۆر لە خەسەخانە بووە هەموو یعنی خەڵک بە دەنگیەوە ڕۆشتەوە پێشمەرگەیشی ئازا بووە قسە خۆش بووە قسە ڕاست و سەرڕاست بووە پەیوەندی کۆمەڵایەتیشی زۆر بەربڵاو من خۆم زۆر سوودم لێ وەرەگەر لە زۆر شتا لەمانە مەسەلەن ئەم سیاسەت و کاری سیاسیە فلیمی زۆری تایە وەنی خەڵک دێ لە پرێکە کۆمەڵی قسە ئەکا کۆمەڵی بازەکە شەر نییە من هەموو خەلفێتێکی بناسم ئەم خۆی وتەنی کونیانی ئەناسی بنج و بنەوانی ئەناسی لە ئێران چی کردووە لە تۆران چی کردووە لە بەغا چی کردووە سلێمانی قەساب هەروەک چۆن پێشمەرگەیەکی ئازا بوو بە شێوازی خۆشی دیبلۆماتێکی لێزان بوو ساڵانی هەشتاکان شەڕی براکان گەیشت بۆ ئاستێک کە تەنیا مەگەر ئاشبوونەوەیەکی گشتی تیماری برینەکانی بکردایە ئەوە بوو دەست پێشخەریەکی سلێمانی قەساب دەبێتە بەردی بناغەی بەرەی کوردستانی جا کابرایەکی شۆڕژێڕی ئەم کاک سلێمانە هاو لە ساڵی 86 چوە سەرگەڵ و بەرگەڵ و لەگەڵ مام جەلال و ئانادانیشت لە دوایەوە چوە بۆ لای پارتیوانە هاتەوە مفۆزاتێکی دروست کرد لە بینی ئەم عەزابانەیە بەرێکی کوردستانی دروست کرد هەموو شوێ مەجلیسی هەبووە بە جوهدی خۆمان پارتیزانیمان کردووە تەسحێمانە خوێنمان ڕشتووە ماڵە و ماڵمان زۆر کردووە ئیتر بڕوا ناکەم لە حیاتی خۆی من یەک جێژن لە ماڵی خۆم نانم خوارد هەر لە دەرەوە بووین
کابرایشی لێ بوو لێوێ وتی ڕۆ دەرەوە کەسی لێ نییە تو ئەو قورعانە تو گۆڕی شەهیدان 10 دەقە ڕازگۆ بین لەگەڕێک فێڵ نەکەی زۆرم پێ ناخۆش بوو تەمام دران وەڵی من ڕازگۆم و بۆ قورعانش زۆر لەگەڵ ناکەم ئەیتی دەباشە تۆ بەرازای خۆمی تۆمان وتی شۆسیاری چیەوێ شۆسیاری دەوێ خەپات کە وتی ئاخرەوان واکەن 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 تو قۆڵ بەوان نییە 5 کەسیان دەرەکەوێ 500 کەس دوایەکەوە جواب نانێژدەی شوێنە دانیشن ئەیتیەوە کاکە حەمە لەوێ و خەڵقی وایە وەوانە کاکە حەمە قوتی بە قوتەکەوەیە کەس ناتوانێت بچێتە سەری ئیتر وتی باشە چی بکەین باشە لە چا خواردنەوە هەتا تێکەڵ بوون هەمە ئامادەین بەبێ قەید و شەرت وەڵی تر تون باشە و نامەیەکمان بۆ بنووسەبی بەمەوە نامە یامی و لە کێشەکانی ناوخۆدا ئەو پەیوەندی لەگەڵ هەموو لایەنەکانە هەبوو ینی ئەوە خۆی بۆ خۆی هەوڵی تا زۆرجار ئاشتیەدا لە بینی لایەنەکانە و پیاوێکی ینی مجلیسی دایم گەرم بوو قسەی خۆش بوو نوکتەکانی هەمیشە ئەیڵێنەوە زۆرجار باسی کاک سلێمان دەکرێت ئێستاش کە باسیەکەین زۆرجار باسیەکەین وانە کاک سلێمان لە پێشمەرگایەتیشا پیاوێکی بەتوانە لە ڕۆژانی سەخت و ناخۆش بوو شەوێک لە پێم وایە یادی پارتی دیموکراتی کوردستان بوو لە پارساڵ بوو کۆمەڵە نوکتەی باشە چونکە کاتچوینە دانیشتین سەیری کرد نوێنەری کۆماری ئیسلامی لە پەنایەتی و نوێنەری ئەمریکا لەو دیوێتی و نوێنەری هەموو ئەوانە تێکەون کۆمەڵێک نوکتەی باز کرد هەمویان هێنا قسەکردن پێکەنینە لە ناو دانیشتەکەدا ینی علاقاتی لەگەڵ هەمویان باشە لەگەڵ بەتایبەتی لەگەڵ مەسئولینی پارتی لە شۆڕشی ئەیلوولەوە پێشمەرگە بوون پێکەوە لەگەڵ هەمویان علاقاتی هەمووشیان احترامێکی زۆریان لێگرت هەمویان احترامیان لێگرت و لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستانیش هەمویان احترامیان لێگرت هەموو حیزبەکان علاقاتێکی فراوانی لەگەڵ هەموو حیزبەکان و زۆر جایی لە کۆبوونەکان ئەگەر درژێک وایە گرژێک وایە ئەو بە نوکتەیەک هەمووی هێنا پێکەنین و باسی بۆکەن تا لە کێشەکانی نێوان یەکێتی نیشتمانی و پارتی دیموکراتی کوردستانە لە کێشەکانی هەموو حیزبەکانی ترا هەمیشە لایەنی خێر بووە. سلێمانی قەساب لە ڕێگای بردننی نامەیەکی مامجەلال بۆ ئێرانیەکان توانی دەرگای دۆستایەتیەکی بەردەوام لە نێوان یەکێتی و ئێراندا بکاتەوە. دەیان نامەی جەنابی مامجەلال کە وەختی خۆی لە شاخ بۆ کاک سلێمانی نردووە زۆر ئەرکی گرنگ و تایبەتی پێسپاردووە ئەویش هەر وەکو ئەرکێکی نیشتیمانی خۆی بەڕاستی هەستاوە ئەرکانی بۆ جێبەجێ کردووە کە ئەوەش جێی شانازیە بەڕاستی بۆ کاک سلێمان و بۆ بنەماڵەکەشی بۆ ئێمەش کاک سلێمان پیاوێکی قسە خۆش بوو خزم و ئاشناکانی لە چاوەڕوانی گەڕانەوەی ئەودان و تا مەزرۆی قسە خۆشەکانی قەسابن ئەو خوشکەی بەخێوی کردووە هەروەها سەگەکانی لە چاوەڕوانی خاوەنەکەیاندا بەردەوام چاویان لە دەرگای باخەکەیەتی